هێشتا موقتەدا سەدر بەو گۆڕانکاریانە ڕازی نییە کە سەرۆک وەزیرانی عێراق لە چوارچێوەی هەڵمەتی چاکسازیەکانیدا کردوونی و پەرلەمانیش پەسەندی کردوون. لە نوێترین پەیامیشیدا سەدر داوای لەلایەنگرانی کرد بۆ ماوەی 2 ڕۆژمان لە خواردن و خواردنەوە بگرن. وەک وەڵامێک بۆ داواکەی سەدر لە زۆربەی شار و شارۆچەکانی عێراق بە شاری کەرکووکیشەوە لایەنگرانی دوای نوێژی هەینی مانگرتنیان ڕاگەیاند و بڕیارە تا ڕۆژی یەکشەمە بەبێ خواردن و خواردنەوە لە حوسێنەکاندا لە مانگرتن بەردەوام بن تاکە داواکاریشان سزادانی گەندەڵکاران و بن بەرکردنی گەندەڵیە. سيد مقتدى الصدر زور شتي كروت بيشويوا بس نختلق محاولة أكاد أمانة نختك أمانة حسب كان بوشتانوا رمضانش هم كردمانو مان كردوين مان كردو بس أمانة بصفة قال يعني شيء أكيني حتى كوا ما ليكد هيبتي عراقي ما شكر رشنا وبرلمانوا بس فادينا بونا قال أمانة مانگرتوان بڕێریانداوە لە سەرەتادا مانگرتنەکان لە حوسێنەکاندا بێت و چاوەڕوانی وەڵامی داواکاریەکانیانن. دەژڵێن ئەگەر حکوومەت وەک پێویست وەڵامیان نەدەنەوە مانگرتنەکان دەبەنە سەر شەقام. أريد من خلاله أن نوصل رسالة إلى كل فاسد. لە چوارچێوەی ئەم مانگرتنەوە پەیاممان ئەنێرین بۆ سەر جەم گەندەڵکاران و پێیان ڕاگەیەنین. بەم مانگرتنەمان بە سزای خۆتان ئەگەیەنین و پێشیان ئەڵێین کە ئەمە سەرەتایەکە بۆ هەنگاوی گەورەتر. تاو کاتای کۆتایی بە گەندەڵەکانتان دەهێنین پشت بە خودای گەورە. لخطوات أكبر وأوسع حتى ننهي فسادكم إن شاء الله تبارك وتعالى. وليت شعري. لە مانگی نیسانی ڕابردوو لەسەر داوای موقتەدا سەدر بە هەزاران لایەنگری ڕەوتی سەدر لە گۆڕەپانی تەحریر خۆپیشاندانیان کرد و دواتر ناوچەی سەوزیان بەزاند و چوونە نێو تەلاری پەرلەمان و بینای ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە. ڕۆکان جاڤێنارتی